هەستی دڵخۆشبوونی ئینسان چکە زۆر جار ئینسان بە تایبەتی مرۆڤی ئێمە وا هەست دەکات کە بەردەوام دنیا بەسەریدا ڕووخایە، وا هەست دەکات دائیمەن بەردەوام خەم و خەفەتیەیە. چۆن بتانی هەستی دڵخۆشبوون بۆ خۆی دروست بکات؟ چۆن بتانی بە بەختەوەری بکات؟ ئایا هەموو ئینسانێک لەسەر گۆی زەوی بەختەوەرە وەکو ئەوەی کە تەسەوری وایە لە بۆی؟ بەنای خۆی گەورە میهرەبان، زۆر سپاس مامۆستا کارزان و زۆر سپاسی ئەو کەناڵەش دەکەین لە بۆ ئەو بابەتە هەستیارە کە بریتە لە خەم و زائیدەن خۆشی. خەم و خۆشی دوو ڕووی دراوێکن. هەموو مرۆڤێک لە ژیانی تووشی دەبێت بە خۆشی و بە ناخۆشیەوە. دومنە ئەگەر وەری بگرین، خەم سەرەتا دەبێت تەحدیدی خەمەکە بکەین. خەم سێ جۆری هەیە. خەمێک هەیە خەم خواردن لە داهاتوو، خەمێک هەیە لە ئێستا تووشی کێشەیەک دەبی مرۆڤەکە، و خەمێک هەیە ئەو خەمە لە ڕابردووە. يعني أو مروفة أجر لزماني عربي قلت ما وري بقرين لزماني عربي الهم مان هي والحزن مان هي والغم مان هي. الهم خميك لبو دهاتوا كسيك خمي دهاتويتي أهم موظف زور زارك الراتبي ورد قريتن ضري خمي مانجي دهاتو ما يكسرتو شيكو مالا ناخوشة شي دبيتن خم دخوات سيج لو راتبي استيور ناقري كسك مان هي أو زارك قريمان عاشق بولا جاني خوي كتسق لبوينا وقر كربي ياخذ كربي أجر كتيج بيتن كرق لبوينا بكاتي خوي بيجنا جيشنا كزور بيل لو خمر رابردوانا دكاتوا توشي العربي بيدرن كتيبري تازة عرب صشي زواني هيدا اللي فات مات أو الروي تازة مرد بيزنا كبير لبي تازة بو أزمونك لجاني خود وري بكرة وخميك مان هي بيوندي بإستاهية كأوه قرسترين خميانة لبروي رنجا كسي قردار بي بهوي أوي قردارة توشي خميك دبيتن بهوي أوي تشيشة نخوشة تشتي هي حالة تجريدية حدثك اشتيك وتخم كان وجود يعني يلا ناخي مروف سرتها بلانسيا بهوي كارتي كارش درشي هو كارش درشي أو مروف توشي أو خم دبيت راستا بس ما مستحيل اشتيك هي تمشاكا استمروفي بي واعي كأو كسات يعني كدولة من دنو مثلا بارا وسروت وسامانية هيس خميتشينية أو حقيقة شيء هي نخير هيس كفي ما أو حيس حقيقة شيء چونك أما اشتيك مان هي تمشى سيركا استقرار مان هي وغير استقرار مان هي. استقرار مثلا أتولى ناوتي شيء سقام جيري آرامي وكو كسي كدولة من دكيا همش تيجي هي نخم لبارا دخوان نخم لسامان دخوان نخم ل شوێنێک بۆ نیشتەجێبوون دەخوا نەخەم لە خۆراک و پەیداکردنی بژێویژیان خەم لەو شتانە ناخوا لەبەرەوەی لە ناوچەیەکی ئارامە بەڵام مەرج نییە سەعادەی هەبی مەرج نییە هەستی دڵخۆشبوونی هەبی چونکە سەعادەت چییە خۆشبەختی هاوسەنجی نێوان ڕۆح و جەستەیە باشە وەرە سەیریکە لە غێر ئیستقرارەکەی لە غێر ئەو کەسێک کە غێر ئیستقرارە واتە بە بەردەوام ئیش دەکات بە بەردەوام کاسبی دەکات لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی کەسابەتە بەڵام کاتێک کە دەستەوە ماڵ سەر بەسەر سەرینێک دەکات زۆر خۆشبەخت و ئاسوودەیە بزانە خۆ ئەوە غێر ئیستقرارە ئەوەشیان لە ناوچەکی ئیستقراردا بوو لە ناوچەیەکی سەقامگیردا بوو ئەی باشە ئەو هەستی دڵخۆشیە چ شتێک وا دەکاتن ئەوە چ هۆکارێک پاڵی پێوە دەنێ کە ئەو کەسە بەردەوام دڵی خۆشە کە لە کاتێکدا دەبینی زۆر ماندووشە بەڵام ئەو وای کردیە چێژ لە مادیبوونەکەی خۆی دەبینی نازانم مامۆستا من ڕێیەکی ڕێی بەڕێز خۆی موزوعەکە لێرە چۆن دەڵێ ڕوحیە یعنی علاقی ئیلا بەجەستەوە نییە بە مادەوە نییە تو جاری وای کتێبێک دەخوێنیەوە کتێبەکە هەستی دڵخۆشبوونی دروست یعنی مەرجش نییە تۆ ڕەنگە لە ڕووی مادیەوە هەندێک کەم و کوڕیشت هەبێ بەڵام تۆ چێژی لێ وەردەگری بۆ خۆی شتێک هەیە پێی دەگوترێت چێژی ئەو لەحزەیە زۆر گرنگە هێزی ئێستا یعنی حتا نووسەرێک هەیە بەناوی ئێکارتۆر بەناوی پاور ئۆف ناو یعنی هێزی ئێستا باسی ئەوەی دەکات دەڵێ زۆر شتێ پەیوەندی مەرج نییە ئیلا پەیوەندی بە ڕابردوو هەبێ چکە ڕابردوو میمۆریەک بۆ لە مێشکدا یعنی کۆمەڵێک زیکرایات بووە بەس ئێمە جاری وایە چکە لە ڕابردوو دەژین بەردەوام بی لە ڕابردوو دەکەینەوە ئەو ڕابردووە وامان لێ دەکاتکەوە چێژی ئەو لەحزەیە لە دەست خۆمان بدەین و لەبەرەوەی ترسی داهاتوشمان هەیە تەماشا دەکەی هەردووچی وەهمە لە ئاست ئەو لەحزەیە ئێستادا جا تو ئەگە سەیری بکەی مەسەلەن خوای گەورە هە لە قورئاندا بە ئینسان دەفەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون باشە وەرە سەیری ئینسان بکە دەرێت جەستەی ئینسان هە لە ڕوانگەی جەستەی خۆتەوە سەیری دنیا بکە سەیری ژیان بکە بزانە ژیان چۆنە باشە جەستەی ئینسانی چۆن خوای گەورە دروستی کرد سیرکە دوو چاوی ئینسانی لە پێشەوەدایە ئەوە کە باسی ڕابردووت کرد سیرکە دوو چاوی ئینسانی لە پێشەوەدایە باشە بۆ لە پشتی کەلەی سەرینەوە بۆ لە تەنیشتەکانەوە نەبوو
لەبەرەوەی پێ دەڵێ کە تو دەبی سەیری داهاتوو بکەی ڕابردوو لەیادکەی سەیری پێشە خۆت بکەی بەرنامە ڕێژی بۆ داهاتووی خۆت بکەی ڕاستە ئەمە نابی ئەوە مەسەلەن خەم لەو شتەش بخۆی کە هێشتا نهاتیە بەڵام دەبێت و ئامانجێک دانێ پلانێک دانێ شتێک دانێ بۆی بگێرا دوجار پێی بکەی بەڵام لێرە بابەتێکی دیکە دێتە گۆڕێ ئەویش ئەوەیە ئایا ئێوە تێبینیتان کردی مرۆڤ کاتێک کە دەکاتە ئامانجەکەی جارێکی دیکە هەستی با بڵێن دڵخۆشی نابینەوە چونکە ئەتو ئەو کاتێک کە دەگێ ئامانجەکە یەکەم زەکە هێشتا نەگەیشتێ ئامانجەکە هەوڵی بۆ دەدەی کە هەوڵت بۆ داد یاڵە هەتا دەگێ کە گەیشتێ ئەو هەستە نامینێ کەواتە هەستی دڵخۆشبوون هەستێکی کاتیە وانە یان مەسەلەن ئێستا زۆر جار ئینسان دەبینین یان سیر بکە هەندێک مرۆڤمان هەن وا دەزانن تەنها سێ کۆسێ دەکا شەش یعنی دنیا لێک دەلاقە دەبینی لێک کونی دەرزیەوە سەیری ژیان دەکات وا دەزانی ئەگەر ئەو شتە نەبوو ئیتر دنیا بەسەری داوێران دەبێت لە کاتێکدا وەرە سیرکە ئەگەر لە بیرکاری تەمەشا بکەی هەر سێ کۆسێ ناکاشش ئەوە نییە کە مەسەلەن هەشتکەم دوومان هەیە دەکاشش دوو جاران سێمان هەیە دەکاشش مەسەلەن چوار کۆ دوومان هەیە دەکاشش بزانە ئەنجامەکەی بۆی بگاتە شەش چەند ڕێگەی دیکەمان لە پێشە بۆی ئەنجامەکەی بکاتەوە شەش جاخۆ ژیانیش ئاوایە وەختێکە تو بە شتێک ناگەی ڕەنگە احتیمالی هەیە دەیان ڕێگەی دیکە 50 ڕێگەی دیکە هەبی لە بۆی ئەتو بۆ شتە بگەی دەیان چارەسەری دیکە هەیە لەوەی ئەتو کێشەکانی خۆتی پێ چارەسەرکەی یعنی ئەوە یەکێکە لەو کێشانەی کە ئێستا خەڵک وا دەزانی ئەگەر بۆی نەبوو ئەگەر ئەوە نەبوو تەواو دنیا کۆتایی پێدێ ژیانی بەسەردا دەڕوخێ جا بۆیە قەت تەمەشا دەکەی هەستی دڵخۆشبوونی لا نییە